باخچەی گولە تۆپە قۆڵایەکی زۆر باشە. دەبێری کاکە زەردەکەی شەدی بە عەمەلی ئەمە قەباخی چاکە ئاسێنێکیش بەخۆ. ئەمەش قەباخی گولەی دۆشکەیە. ئەمە مادەکەی زەرد کە بۆ دەسکی چەقۆ بەکارهێنی. حاڵێن لە نزیکی سنوورین. ئەمە ئاوایەکەی ئەمەیە و ئەمەش خاکی ئێرانە لەو لامانەوە. ئەمەش دەمی چەقۆکەیە. خۆناغی چەگوشکاری تەواو بوو و ئێستا بەو جیازانە ئەم ڕەشیەی لەسەر لێەکەینەوە. ئەمەش خۆناغی کۆتایی دەمی چەقۆکەیە. ئێستا بەس ئەمەش قۆناغی تەواوبوون یەکێک لە چەقۆکانە. ئەمە چەقۆی گیرفانە. دەستکەکەی شاخی بەرانە و تیخەکەشی هەمان پۆڵایە. مۆرەکەشمان لێرەیە بە ئینگلیزی لێداوە. خەڵکەیە حەزەکە بە ئینگلیزی لێبین. من بەڵێن ئیبراهیم دانیشتووی گوندی بێلولەم ماوەی بۆ 6 ساڵێکە چێ خەریکی ئیشی چەقۆسازیم. سەرەتای دەستپێکردنی ئەم کارەی منە گەڕێتەوە بۆ ساڵی 2017. ئیشەکەی من بریتە لە ئیشی چەقۆسازی بە زۆری چەقۆی گیرفان و چەقۆی قەسابی و ئەو بابەتانە دروستەکەم لەگەڵ چەقۆی ماڵانە. ئەو موادانەی بەکارهێنم سەرەتای دەستپێکردنم بەم جۆرە موادانە دەستم پێگرەمانە موادی تەقەمەنین، بەڵام ئەوانەیە کە هیچ ترسێکیان نییە و هیچ مەترسیەکیان لەسەر ژیانی مرۆڤ نییە. ئێستا بۆ نمونە ئەمانە قەباخی گولەی دۆشکەیە. ئەمە مادەکەی زەرد کە زیاتر بۆ دەستکی چەقۆکە بەکارهێنین. ئەمەیان گولە تۆپە و ئەمانەش پارچەکانێتی. ئەمانەش هیچ زەرەر و زیانێکیان نییە. ئەم پارچانە هیچ زەرەر و زیانێکیان نییە. ئەمانە سەرەتایان خێنە ناو کوورەوە تا تەواو داخەبێ. ئەنجا بە زەرپی چەگوشکاری تەنکیەکەینەوە بۆ ئەوەی بۆ ئیشەکەمان بگونجێ.
پاشان بە کۆسەرە و بەو جیازانە شێوازی ئەو چەقۆیە وەرەگرین کە پێشتر دامانناوە تەبعاً ئیشەکەی ئێمە بە داواکاریە هیچ چەقۆیەک دروست ناکەین و دایبنێنیا بۆ بازاڕی ناکەین. ئەمەش گولەی دۆشکەیە، ئەمەش قەباخەکەیەتی، ئەم گولە دۆشکەیش پۆڵایەکی زۆر باشە بۆ چەقۆ. ئەمە تەبعاً بەرگێکیشی پێوەیە، ئەمە بەرگەکەمان لێ کردوتەوە، ئەمە پۆڵاکەی ناوێتی، ئەمەکەین بە چەقۆ بۆ چەقۆی گیرفان شتێکی زۆر باشی لێ دەرەچێت. ئەم پارچانەی تەقەمەنیە لە منتیقەی ئەمە زۆری لێکەوتووە بە حکمیەوەی شەڕی ئێران و عێراق لێرە بووە، گوندەکەمان هاوسنوورە لەگەڵ ئێرانە. ئەم پارچە گولە تۆپ و تەقەمەنیانەشی ئەو سەردەمەی شەڕی ئێران و عێراقە لێرە بەجێماوە. جاروبار بنیشەهێنم و چەقۆ و کەرەسەکانی تری لێ دروستەکەم. ئەم منتیقەی ئەمە بە حکمیەوەی شەڕی ئێرانی و عێراقی تیا بووە و گوندەکەمان هاوسنوورە لەگەڵ ئێرانە. مینێکی یەکجار زۆر بەجێماوە لە منتیقەی ئێمە، دایان ڕۆشتووە لە زەویەکانە لە شاخەکانە. بەو هۆیەوە خەڵکێکی زۆری منتیقەکەی ئێمە بریندار بوون، کەمەندان بوون، لیان کوژراوە، ئەڵغام پێیان تەقیوە، هەیانە شەید بووە، هەیانە قاچی قرتاوە، هەیانە دەستی قرتاوە، هەیانە چاوی، یعنی بەگشتی خەڵکێکی زۆری با بڵێن کەمەندام کردووە. بازێ جار چەقۆیەکم بۆ نێرن بزانم شکڵ و شێوەکەیە چۆنەڵێ گەنجانەیە بۆ شەڕ و شۆڕە و دەم بۆکس و نازانم چی. ئەگەر حەزێکا قورسایی خۆی پارەم دەنێ دروستی ناکەم، ئەوە دڵنیاوە لەوە من شتێکەکەم خەڵک ئیسفادەی لێ بکە. ئەو ئیشانەی کە من دروستیەکەم بۆ خەڵک بە داواکاری لە هەموو شارەکانەوە داواکرێ، هەر لە خانەقینەوە هەتا چێتە دهۆک و زاخۆ خەڵک داوایەکە بە گشتی بۆ هەموو شارەکانی ئەنێرم بە پێی داواکاری خەڵک ئیشەکانەکەم. هەتا بۆ دەرەوەی وڵاتیشم نردووە، هەر ئەم ماوەی پێشووە ڕەنگە تا 40 بۆ 50 چەقۆم دروست کرد بێ و نردومەتە دەرەوەی وڵات.